وڵاتان لێ بێم کاتتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوپرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ قسە دەکەم لەسەر بواری هاتوچۆ. هەندێک ڕێنمایی نوێ دەرکراوە لەبارەی دەرێنانی مۆڵەتی شۆفێری. قسەش لەوە دەکرێت کە کاتژمێرەکانی کاتی وانەی پراکتیکی و نەزەری ینی هەردووکی کاتەکەی زیاد کراوە و هەروە نرخەکەیشی بەرز بووتەوە. دەوباسێ لەوەی کە تێچووی ئێسا مۆڵەتێکی شۆفێری نزیک دەبێتەوە لە 500,000 بەڵام هەر ئەمڕۆ ینی بۆ ساڵی 2025 بەڕێوبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ هێمن میرانی هەر میوارە نووسراوێکیان دەرکردووە کە باس لەوە دەکەن بۆ هەروانەیەکی تیۆری 45 خولەکی تەنها بڕی دەبێت 3000 دینار وەربگیرێت. بۆ هەروانەیەکی پراکتیکی یەک کاتژمێری تەنها بڕی 20,000 دینار وەردەگی. ینی ئەمڕۆژ ئەمە دەرکراوە، ئەم بڕیارە کراوەتە سەر جەم نووسنگەکانی فێرکردنی شۆفێری. هەروان ببورن لەگەڵ ئەوشدا کاک هەڵکەوت عەبدوڵڵا کە شارەزای بواری هاتوچۆیە کۆمەڵە قسەی جددی لەبارەی ڕێنمایەکانی هاتوچۆ هەروەها پێدانی مۆڵەتوانە هەیە. ئەمڕۆ نامەیەکی ئەمڕۆ یەک دوو ڕۆژ لەمە پێرێ نامەیەکی ئاراستەی وەزیری ناوخۆ کردووە کە زۆر زۆرە، ینی چەند خاڵێک و تقریبەن 7 ئەیفۆرە هەمووی ڕوون کردووەتەوە کە دەبێت ئەمە چۆن کاری لەسەر بکرێت و چۆن بچێتە بواری جێبەجێکردنەوە. گرفتێکی لە هەرێمی کوردستانە بڕیار لەسەر هەر بابەتێک دەدرێت پێشتر لێکۆڵینەوەی لەسەر ناکرێ یا کۆمەڵی خەڵکی شارەزا بۆ چوونیان وەرناگیرێ بۆ ئەوەی کە کارەکە سەرکەوتوو بێت نەک شکست خواردوو. ینی ئەمەش هەر بەم جۆرەیە تقریبەن لێک دەدرێتەوە. جا من ئەم شەو بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداریەکە لە بەڕێزان هەڵکەوت عەبدوڵڵا شارەزای بواری هاتوچۆم کردووە کە لە ستۆدیۆ بە خۆشحاڵی و میوانە کاکاڵ جەنابتان بەخێر بێن. هەروەها لە هەولێری پایتەختەوە یوسف محەممەد کە ناساو بە یوسف بازیانی سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری سەلامەتی ڕێگاوبانی کوردستان کەویش لەگەڵم دەبێت کاک یوسف بازیانی جەنابشتان زۆر بەخێر بێت. زۆر سپاس زۆر سپاس کاک هەڵکەوت. ئەنی ئەگەر پێم بڵێ ئێستا ئەم باس و خواسە چییە لەسەر نووسنگەکانی پێدانی مۆڵەتی شۆفێری و هەروەها شتێک ینی من کۆمەڵێک حاڵم لە نامەکەی خۆتا دەستنیشان کردووە ئەوانش دەکەم بە پرسیار بۆ جەنابەت بەس ئەگەر پێم بۆچی تۆ ینی ئەم نامەیەت بۆ وەزیری ناوخۆ ناردووە بۆ کارەکە چییە، ینی لەسەر چی مەبنایەک ئەم ڕوونکردنەوانێت یاوە فەرموو. سەرەتا زۆر سپاس بۆ تۆ و بۆ زووم هەروەها بە خێراتنی کاک یوسف دەکەم. هیوادارم بە هەردووکمان بتوانین ڕۆشنایە بخەینە سەرم مەسەلەیە. من سەرەتا هێما بۆ 4 خاڵی گرنگەکەم اینجا دوایە چمە سەر وەڵامی پرسیارەکەت. یەکەمیان من لەم مناقەشانی کە ئەیکەم نە سوودمەندم لە ڕێنمایەکان نە زیانمەندیشم. ینی واتە من نە نووسنگەم هەیە نە ڕاهێنەرم نە ناوەندم هەیە نە هیچ بۆ سەری خۆتی پێوێژێ. ینی واتە من بەرژەوەندیەک یا نابەرژەوەندیەکەم لەم مەسەلەیەدا نیە. بۆ من خۆم بە داواکاری گشتی لە بواری هاتوچۆ دەزانم لەبەرەوەی من لە ساڵی 2002 کە گەڕاومەتەوە لە دەرەوەی وڵات لە خزمەتی بواری هاتوچۆدا بووم و هەموو خەڵکێ لە ئەم شاری سلێمانیە بە تایبەتی اینجا لە هەرێمی کوردستان شایەتی بۆ ئەوە دەدەن کە من ئەو ماوە درێژە بەخۆ بەخش من خزمەتی بواری هاتوچۆم کردەوە. خاڵێکی تر من نازناوی شارەزابوونم لە هیچ کەسێ وەرنەگرتووە وە ڕێگەش نادەم بەڕێوەبەرێتیەکانی هاتوچۆ یا وەزارەتی ناوخۆ ئەو نازناوە لە من بسەنێ. لەبەرەوەی نازناوی شارەزابوون پەیوەندی بە ئەزمموی منەوە هەیە، پەیوەندی بەو ئیشانەوە هەیە کە من لە پارێزگای سلێمانی لە ساڵی 2002 کردومە. بەدەیان ئەفسەرم پەروەردە کردووە، بەدەیان ڕاهێنەرم پەروەردە کردووە، چەندین چاپی کتێبەکەم بڵاو بۆتەوە و چەندین وەرکشۆپم کردووە. لەبەرەوە ئەمڕۆ ئەگەر بێت و هەندێک ئەفسەر
یا هەندێک خەڵکی تر کە منیان بەدڵ نییە بێن بڵێن ئەم نازناوت لەکوێوە هێناوە وەڵامەکەی منەوەیە نازناوەکەم بەری کارەکانمە هیچ کەسێ پێی نەبەخشیوم و جیاوازی هەیە لە بینی با بڵێن شارەزا و پسپۆر من پسپۆر نیم پسپۆر خەڵکێکە شازای ئەکادمی هەیە هەر شادێکی ئەکادمی خاڵەکەی تر ئێمە لە ساڵی 2002ەوە هەوڵماندا بۆ دروستکردنی شێوازێکی نوێی مۆڵەت پێدان ئەوە بوو لەو سەردەمەدا من پێشنیاری شێوازی مۆڵەتی دانیمارکیم بۆ کرد لەبەرەوەی من لە دانیمارکەم فێر بوو بووم هەم ئەزمونم وەرگرت بوو و هەم هاتمەوە لێرە پرۆژەی شێوازی دانیمارکی مۆڵەت پێدانمان کرد لەگەڵ لیوا عومەر خوا لێ خۆش بێ و کۆمەڵی ڕاهێنەری تر وەکو کاقادرۆک وەکو مامۆسا نیاز کە لە سویدە ئێستا وەکو مامۆسا کاوە و چەندین مامۆسای دیکە کە دەوریان هەبوو لەمەیە ئەم سیستەمە کە دامەزرا لە ساڵ 2 ساڵی یەکەمە ڕێژەی قوربانیان و ڕووداوەکان بە سەتی 6 دابەزی بەڵام ئەو کاتە بوو کە دەستکاری سیستەمەکە نەکرابوو کلک و جۆی نەکرابوو بەڵام لە دوای ئەوە هەوڵماندا لەگەڵ هەولێرە یەکانگیر بین بۆی بتوانین مۆڵەتێکی سەرتاسەری دروستکەین لەگەڵ کاگلیوا عومەر چووینە هەولێر ئەو کاتە با بڵین بەڕێوەبەرێتی گشتی هاتوچۆ لەوێ ئەم بیرۆکەیان بەدڵ نەبوو کۆنفرانسێک کرا لێرە لە تەنیش پارێزگای سلێمانی لە هۆڵی پێشمەرگە کە هەر پەیوەندی بەوە هەبوو هەر هەولێر نەهاتە ژێربار لە دەوروبەری ساڵی 2016ەوە ویستیان لە هەولێرەوە ئەم مەسەلەی مۆڵەتە بکەن بە بازرگانی هاتن کۆمپانیای زەهرەتن نیلیان هێنا زەهرەتن نیل ئێمە هاتین مانگرتنمان کرد چوینە پەرلەمان چوینە بەردەمی پارێزگار چوین قسەمان لەگەڵ بەڕێوەبەرەکانی ئێرە و ناوچەکانی تر کرد خامۆش بووە لە دوای ئەوە ئەم بەڕێزەی کە ئێستا ناوەندی تۆتاڵی دروست کردووە یەکێکە لە بەرهەمەکانی مامۆساکانی سەرەتای سیستەمی دانیمارکی لەگەڵ هەولێرە نزیک بۆتەوە و هاتووە پێشنیاریەوەی بۆ کردوون کە ناوەندێ دامەزرێنێ بە ناوی تۆتاڵەوە و بتوانێ سیستەمێ بێنێ ئەم ئیشوکارە جێبەجێکە کێشەی ئێمە لەسەر ئەوە لەوە نییەکەوە کۆمپانیایە کێشەی ئێمە ئەوەیە یەکەم لە حاڵەتی وایە ئەبێ ئەمە بە شێوەیەکی دادپەروەرانە بکرێ واتە ڕاگەیاندنی گشتی بکرێت ئاماژە پیاوە لە خاڵی کامە سیستم پێدانی مۆڵەت دەبێت دەسە جەمعی بێ تاکە کەسێ بێ بۆ بەڕێوەبەرێتی هاتوو چۆ بڵێ من ئەم سیستەمە دادەنێم هەر ئەو کەسە بە تاقی تەنیا سیستەمەکە دانێ هەر ئەو سیستەمە ئەو کەسە بە تاقی تەنیا لە کتێبی ماتۆڕ و تراکتۆرەوە تا ئاگاتە قاتیرەوە مەقتورە دابنێ بەبێەوەی خۆی هەموو مۆڵەتەکانی هەبێ و هەر ئەو کەسە ناوەندێ دابنێ و کۆمەڵێ مەرجی بۆ دابنێ و ئینجا بێ بڵێ من ئەم هەموو کتێبە خۆم نووسیومە لە کاتێکە من کتێبی بەتەنیا بی کە هینی تایبەتیە نووسیومە وەرجێڕانە لەمەی ئەخیرا نووسیومە ئامادەکردنەوە هەموو سەرچاوەکانیشم دیاری کردووە و ئەم برادەرە هێما بۆ یەک سەرچاوەش ناکە ئەم کەسێک کە خاونی کۆمپانیاکە ئەمە پارێکی باشی لێ دەسەکەوێت لەم کارێکیکە بێگومان بۆ یەکەم من دوای ئەمەیە پشمە سەری ئایا وەزارەتی ناوخۆ کە هاتۆ لەگەڵ ئەم بەڕێزەیە ڕێکەوتووە ئەو ڕێکەوتنەی کە کراوە بۆ پەروەردەکردنی فێرخواز و ڕاهێنەر باش ئایا بۆ مڵکی عام چەند سوودی دەبێ ئەمە یەکەم دوو ئایا ئەو داهاتەی ئەم بەڕێزە لە کتێبەکانی یا لە ئەبدەیتکردنەوەی ڕاهێنەرەکانی کە هەر یەکێ بێت 210,000 بدا بۆ ئەوەی ساڵانە ئەبدەیت ببێتەوە و ئەو محازەرانی کە ئەیڵێتەوە دوو حەقیان پێداوە هەم حەقی ئەوەی کە ڕاهێنەر دروستکە و هەم حەقیەوەی کە شۆفێریش دروستکە لەمانەدا یەکەم چەند بەشی حکوومەتی هەرێمی کوردستانەدا و دوو ئەو سیستەمەی کە دروستی کردووە خەڵکانی شارەزا لە ئاستێکی بەرزە یا تەنها بۆ پارە پەیداکردن هەڵسەنگاندنیان بۆ کردووە یاخودنا کە لە وڵاتانی پێشکەوتوو کاتێتە دەڵێ مۆڵەتی ماتۆر مۆڵەتی ماتۆر چەند شارەزایەکی بواری ماتۆر دانیشتون بەیەکەوە ئەم مۆڵەتە نووسراوە بۆ بە کتێبێ و ئەو کتێبە چۆتە بازارەوە بەڵام دارن نەشرێ یا مؤسسەیە بڵاویە کاتەوە ئەو دارن نەشە ئەیفرۆشێەوە حەقی ئەم 5-6 کەسەش ئەدا وەکو چۆن من کتێبێ دەرەکەم بەڵام ئەمەی ئەم چۆنە ئەمە ڕێبەرێدانێ ئەم ڕێبەرە چووە لەگەڵ بەڕێوەبەرێتی گشتی هاتوچۆ قسەی کردووە ئەوان بەڕێوەبەری مۆڵەتی هەموو پارێزگاکانیان هێناوە لەگەڵ چەند ئەفسەرێکی پلە باڵای گشتی لەگەڵ چەندانەیە لە وەزارەتی ناوخۆ ئەم کتێبەکانی خۆی هێناوە ئالاساز ئەمانە دانیشتون هەڵیان سنگانووە
ووتویانە ئەم کتێبانە بۆ کوردستان باشە. پرسیارەکەی من ئەوەیە، ئایا ئەو بە ڕێزانەی کە بەڕێوەبەری مۆڵەتن ئەمە پرسیارە، هیوادارم لەسرم نەکەن بە تۆمەت ئەمە پرسیارە و حەقی خۆمە پرسیارکەم. یەکەم هاوڵاتی کوردستانم و دووهەم نزیکەی 15 ساڵە ماندوم بە مۆزاوە و پارەشم نەخستۆتە گیرفانمەوە. پێم بگەێنن ئایا ئەو ئەفسەرانی ئەم کتێبانیان هەڵ سەنگاندووە خۆیان شارەزای بواری ئەو مۆڵەتانن؟ ئەنی ئەگەر لەسەر ماتۆر بێ ئایا ئەولی بەڕێوەبەری مۆڵەتانە خۆیان ئەزانن ماتۆر لێخوڕن، خۆیان شارەزای نووسینی بواری ماتۆڕن، قاتیرۆ مەقتورە، پاس، تەکسی، دەمانە بێ هەر یەکێ و لە بوارەکە پسپۆری خۆی ئەمە جێبەجێ بکە. گرفتی ئێمە ئێستا کاک بابە کورتی بیڵێم لەسەر یەک کوواڵەتیە، دوو بوونی ناداتپەروەریە، سێ لەسەر ئەوەیە کە ئەمە دراوە بە تاقە ناوەندێک و هەموو خەڵک بانگ نەکراوە، بەڵام ئێستا هاتوون لە ناو ڕێنمایەکە نووسیویانە خەڵک بۆی هەیە ناوەندی کە دابنێ باشە، ینی جگە لەم ناوەندە، بەڵام پێویستە مرکزەکەی لە هەولێر بێ و لە قەکانی لە پارێزگاکان بێ. ئەمە بە معنایە لە معناکان لەبەرەوەی ئەگەر لە ناوەند داینێ و لە پارێزگاکان یعنی وەکو وایە پارێکی زۆری بوێ، یعنی تعجیزی کراوە بۆی هیچ کەسێ نەتوانێ ئەم ناوەندە دابنێ و خەڵکی تر بێتە پێشەوە لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان لە مەسلحەتی بوو و لە مەسلحەتی هاوڵاتیش بوو. چۆن لە بواری جۆر بە جۆرە سێ چوار کۆمپانیا هەیە منافەسە هەبێ بۆ ئەوەی کواڵەتی بچێتە بەرەوە. زۆر باشە گەڕێم وڵات کاک یوسف بازیانی، ینی ئەگە پێم بڵێ ئەمەی کار مامۆساڵکەوت باسی کرد، ینی گرانکردنی نرخ و نرخی ئەلبەتە دەرێنانی مۆڵەتی شۆفێری، زیادکردنی کاتژمێرەکانی خوێندن و هەروەها بە شێوەی پراکتیک کارکردن لەسەر شۆفێر ینی لەسەر ئۆتۆمبیل، ئەمانە هیچ ئەگۆڕێ لە بواری کواڵیەتی و هەروەها سەلامەتی کەسی شۆفێرە کە کاتێ مۆڵەتەکەی وەرەگرێ، یا تەنها ئەمە کراوە بۆ زیاتر قورساییکردنە سەر شانی هاوڵاتیە، دەبێت پارەی زیاتر بدات بەو کارێک کە پێی هەڵەسێت. بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان، بێگومان ئەو یاسایە یان ئەو بڕیاری کە دەرەکرێت کە بە تایبەتی ئێستا کە لە هەرێمی کوردستاندا ئێستا ڕووداوەکانی هاتوچۆ یەکجار زۆرە و سەرپێچەکان یەکجار زۆرن، دیارە کۆمەڵی میکانیزم دەگیرێتە بەر بۆ ئەوەی بتواندرێ هەوڵ بدرێ ڕێژەی ڕووداوەکان و هەم ڕێژەی سەرپێچەکان کەم بێتەوە. بەڵام کاتێکە ئەتەوێ گۆڕانکاریەک لە سیستەمێکی هاتوچۆدا بکەی یان لە بەشێکی هاتوچۆدا بکەی بە تایبەتی کە بەشی مۆڵەت بەشێکی گرنگە وەکو کاک دکتۆر هەڵکەوت وتی، یعنی گرنگی ئەوەیە کە بتوانرا دەستە جەمعی بواە هەموو ئەو کەسانی کە شارەزاییان لە بواری هاتوچۆ هەیە بەشداریان تێدا بکردایە، هەچ کەسە و ڕەئی خۆی یا بۆچوونیی خۆی دەربریایە بەکۆ ئەو کاتە بڕیارێک لەسەر بدرایە کام شتە باشە و کامە خراپە. دیارەکە ئێستا ئەو بڕیارەکە دەرچووە و کۆمەڵێ گۆڕانکاری تیادا بەدی دەکرێت، یەکێک لەوانەیە کە ئەو پارەیە کە دیاری کراوە. من لەگەڵ ئەوەدام کە ئێستا جاران کە کەسێکە چوو بۆ دەرهێنانی مۆڵەتێک ڕەنگە پارێکی کەم 130 دینارێکی بڕۆشتایە بۆ حاڵەتە، بەڵام ئێستا لەو حاڵەتە بە هەر شێوەیەک بێ نزیکی 500,000 دینار دەڕوە. دیارە لەم کاتەشدا کە خەڵک بێموچەیە، لەم کاتێک کە باری دارایی خەڵک وەکو تاک باش نییە، یعنی ئێستا 500,000 دینار ڕەنگە زۆر بێ. هەندێک جار باسی ئەوە دەکرێت ڕێر بۆ جارێکە ئەم پارەیە دەدەی، بەڵام کە تۆ جارەکەی یەکەم پارەکەت نەبوو ئیسفادی چییە؟ ئەمە یەک. لە لایەنی دووەمیشەوە کاتی خۆشی چەندین جار بڕیاری دەرچوو بڕیار دەرچوو کەوا سزاکان لەسەر زیاد بکرێ بۆ ئەوی بتوانرێ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ کەمکەنەوە، بەڵام بینیمان بە چەندین قاتیش زیادی کرد، بەڵام نەتوانرا ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ و سەرپێچەکان لە کوردستاندا کەمکەنەوە. بۆیە پێویستە کە ئەمانەی کە بڕیارێک دەردەکەن پێداچوونەوەیەک بکرێ بەڕاستی، کەسانی پسپۆر هەن، کەسانی شارەزا هەن لەو بوارەشدا، یعنی ئەو کاتەکە هەسەنگاندنێکی گشتی کرا بێکەم و کوڕی دەبێ بەڕاستیەکەی و ناشکرێت لە قەتیز بێژ لە یەک شوێنێکیشدا بەڕاستی یان بۆ ناوەندێک بێ یان بۆ ڕێکخراوێک بێ یان بۆ کۆمپانیایەک بێ بەڕاستی. کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا چەند بەڵێ ئێستا وای لێ هاتووە تەنها بۆ کۆمپانیایەکە ئێستا وای لێ دێ کە تۆ ناوەندێک دیاری دەکات دەڵێ فلان ناوەند سەرپەرشتی ئەم شتە دەکاتە دیاری کراو بوو کە لە حاڵەتە حسابێ بێ. جاری ئێمە ئێستا نەگەیشتێتە ئەو ئاستەی کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستاندا زۆربەی شوێنەکانمان کۆمپانیا بەڕێوەی بەرێ بەڕاستیکە ئێستا بەڕێوەبەراتەکانی هاتوچۆمان هەیە، ئەفسەری باشمان هەیە، خەڵکی شارەزامان هەیە، دەتوانرێ ئەمەی کە بڕیاری کە دەی ئەکا
وەزارەتی ناوخۆیان بەڕێوەبەرایەتەکانی هاتووە خۆی سەرپەرشتی بکردا بە ڕاستیەکەی باشتر بوو چونکە هەم داهاتەکە دیاری ئەبوو بۆ وەزارەتی ناوخۆ بوو واتە بۆ حکومەتی هەرێمی کوردستانە بوو بەڵام ئێستا داهاتەکەی دیار نییە ئایا ئەو داهاتە بۆ ناوەندێکە یا بۆ نووسنگەکانە تۆ بیری لێ بکەرەوە تۆ گەر باسی 4,000 دینارەکە ئاڵێ کەم کراوەتەوە بۆ 3,000 دینار تۆ 3,000ەکە ئەگەر کەسێکی فێرخواز بڕوە ڕۆژی 3 کاتژمێر وەربگرێت کاتە 9,000 دینار خۆ هەر بۆ ئەم کەسە نییە ڕەنگە بۆ هەر نووسنگەیەک 50 تا 60 کەس دانیشێ واتە تۆ لە یەک ڕۆژێکدا 400-500 دینار ڕوە ئایا ئەو 400-500 دینارە بۆ کێ ینی بەڕاستیەکەی ئەو ئەبێشی کردایەتەوە اینجا ئەمە یەکە وای کردووە بەڕاستیەکەی کە من بە باشی ینی بە بڕوای تۆ ئەمە بۆ گیرفانی کۆمپانیاکە ئەڕوایا بۆ حکومەتە گەڕێتەوە پارەیە یا حکومت بۆچی ئەمە سامکاریە بۆ کۆمپانیاکە کە تۆ ئاخر ئەوە کێشەکەیە ئەوە کێشەکەی ئێمە یانی ناکرێ نازانم ینی ئەمانە بۆچی بۆ لە ناوەندێکا خڕبێتەوە بەڕاستیەکەی ینی بۆ نەکرێ کەشتێکی باش بکەین دەدی کاک دکتۆر هەڵکەوت وتیتی ئێمە هیچ سوودێک لەبە نبینین بەڕاستی تەنها ئەوەیە کە ئێمە خەمخۆریمان بۆ وڵاتەیە خەمخۆریمان بۆ نیشتیمانەکەی خۆمانێ بۆ خەڵکەکە هەیە بەڕاستیەکەی سوودەکەی ئێمە تەنها ئەوەیە کە کاتێک بمانەیە بە هەمومان سیستەمێکی جوان لە کوردستاندا پەیڕەو بکرێ ببێتە هۆی کەمکردنەوەی ڕێژەی ڕووداوەکان بۆی خەڵکمان لە شەقامەکان بە گیانیان بەهەدەر نەڕوە و ئەو هەموو سەرپێچێش نەکرێ بەڕاستی چکە ئەو هەموو سەرپێچێش کاکرێ هەم کاریگەری لەسەر داهاتی تاک دەبێ بەڕاستیەکە زۆر باشە لە ڕاستیە من لە ماوەی ئەم چەند ساڵەدا حەزەکەم بینەرانی بەڕێز و کاگیوسفیش لەوانەیە ئاگاداری هەندێکی بێ و لەوە تێبگەن من کاتێ ئەم کێشەیە دەستی پێکرد لە ساڵی 2016ەوە لە دوای زەهرەتە نیلەوە من چەندین هەوڵم داوە بۆ ئەوەی ئەم مەسەلەیە بە ئاراستە خراپەکەیان نەڕوا کە ئێستا پێگەیشتوین یەکەم من لەو سەردەمەدا دکتۆر سامی بەڕێوەبەری گشتی وەزارەتی ناوخۆ بوو بە ڕێگەی بەڕێزەکەەوە من چوومە لای و بەڕێز کاروان عەبدوڵڵا کە بەرپرسی دەرزگای موکریانیە کە دەستگایەکی سەر بە پارتی دیموکراتی کوردستانە بردم لەگەڵ خۆم وەکو شایەت ئەو کاتە لیوا عەبدولقادر بەڕێوەبەری هاتوچۆی گشتی بوو چوون بۆ لای تێم گەیان کە کاک سامی ئەمە بدرێتە کۆمپانیا مەترسیەکی گەورەیە لە داهاتووە لەبەر ئەوەی ئەگەر کۆمپانیاکە یەک تۆ دڵنیا نەبی لە کەفاەتی ئیشەکەی ئەمە یەک خاڵی دوو کۆمەڵێ سانسۆر و مەرجی بەسەرا دیاری نەکەی کە خۆت کۆنتترۆل کەریبی نەک ناوەندەکە لە داهاتووە کواڵەتی مۆڵەتی شۆفێری دێنیتە خوارەوە ئەیکەی بە مۆڵەت بەدەست کەیکێ بوو بە مۆڵەت بەدەست شارەزای تاو نابێ بە مانۆر و یاساکانی هاتوچۆ واتە ڕووداوەکانی هاتوچۆ بەرزەبێتەوە ئەو کاتە ئەو بەڵێنی پێدام و ئەم قسەیە دەکەم و تەحەدای دەکەم لەم تەلەڤیزیۆنەوە دوو جار لە دەرگاوە بۆی گەڕامەوە کاک دکتۆر سامی ڕێگە نادەی ئەمە بدرێ بە کۆمپانیا ئێوە خۆتان ئەیکەن ناوەندێکتان هەیە لە وەزارەتی ناوخۆ من پرۆژەیەکتان ئەدەمێ ئەو پرۆژەیە لەگەڵ چەند ڕاهێنەرێکی دەرەوەی وڵات کە شارەزان ئێمە ئەم بیرۆکەیەمان هەیە بیرۆکەکە ئەوەیە ئێوە دەوری 6 ئەفسەری پارێزگاکانمان بۆ بێنن لەو ناوەندە ئێمە پەروەردەیانەکەین بۆ ئەوەی ببنە ڕاهێنەرێکی باش ئەچنەوە بۆ شارەکانی خۆیان لە هەر شارێ ناوەندێ بکەرەوە ئەو ناوەندە دوو ئیشی هەبێ هەم ڕاهێنەری مەدەنی دروستکە هەم ئەفسەرەکان دروستکە و ئێمە ئەو دەورەیەتان کە بۆەکەینەوە بە خۆ بەخژیکەینەوە تەنیا یەک شتمانێ ئەوانەی کە لە دەرەوەی وڵات دێنەوە وتێل و شوێنی نانخواردنیان هەبێ ئەو کاتە ئێمە ئەمە ڕۆی تۆزێ خامۆش بووە کاتێک کاک دکتۆر هێمن میرانی هات من یاداژنامەیەکم ناردبوو بەڵام بەر لەوەی بێمە ئەو یاداژنامەیە من نامم بۆ بەڕێز کاک مەسرور و سەرۆکی حکوومەت نرد کە ئەو کاتە تازە بوو بە سەرۆکی حکوومەت مدیری نووسنگەکەی وەڵامی دامەوە کە بە دوواداچوونەکەن اینجا شکاتنامەم یا سکاڵانامەمدا بە ئەمەی حاکم ئەحمە ئەمەی بە دوواداچوونی چی پێڵێن توخوا دەستگاکەی چاوپاکی دەستپاکی دام بەوان وتم لە وەزارەتی ناوخۆشتێکی وا بەڕێوەیە ئەمە هەمووی سەردەمی کاک دکتۆر سامی بوو کە کاک دکتۆر هێمن هات لە دەرەوە هاتبەوە تازە من لە فنلەندا بووم بە سەفەرێ لەو حاڵەتەیە داژنامەیەکم بۆ بەڕێز وەزیری ناوخۆ ناردبوو کاک دکتۆر سامی ئین دکتۆر هێمن میرانی بە تەلەفۆن قسەی لەگەڵ کردم وتی لەبەرەوەی کاک ڕێبەر خەریکی هەڵمەتی هەڵبژاردننی سەرۆک کۆمارە منی ڕاست پاردووە لەگەڵ جەناب تا قسە بکەم ئەگەر گونجا ئێمە دابنیشین قسە بکەین دوایەوە من لە وەزارەتی ناوخۆ سەردانم کرد و لەوێ باسی ئەو کێشەیەم بۆ کردەوە ینی کە تاقە کەسێک
کارێکی گرفتە ئێمە ئەم هەموو ئیشە بدەینە دەست سەڵتە زەلامێ لە سەردەمی یەکەم کە بوو بە بەڕێوەبەر خۆی ئەم کتێبانەی ڕاگرت ئیشەکەشی ڕاگرت بەڵام لە دوای ساڵێک خۆی هاتەوە ئەم شتانەی ئێستا جێبەجێ کرد پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە من هەوڵێکی زۆرم داوە وەکو تاک و لەگەڵ کۆمەڵت چالاگوان وڵاتەکەی خۆمان بڵێن بە وەزارەتی ناوخۆ بڵێن کاکی خۆم ڕێگە ڕاستەکە بگر نەبەر ئێمە نامانێ مامۆستا بین لەو ناوەندەیە ئەوەی پێشنیارمان کرد بە خۆبەخش بوو تا ئێوە ئیشەکانی خۆتان جێبەجێکەن ئێمە وتمان من خۆم و چەند کەسێکی تر بە کاکەی من میرانی بود کتێبەکانی خۆمتانە دەین خۆمان ئێوە بیکەم بە ناوی وەزارەت ناوی ئێمەی لەسەر منووسن نە پارەمانەوێ نە پشکمانەوێ نە هیچمان دەوێت باشە بەڵام وەڵامەکە ئەوە بوو ئێمە با ئەمە جارێت تاقیکەینەوە ئەگەر سەرکەوتو نەبوو ئەو کاتە ئێمە ڕۆەکەی نە ڕێگەیەکی تر ئایا پرسیارەکەی من ئەوەیە لە بەرژەوەندی خەڵکیش بوو یەکارینە ئەیا یعنی کتێبەکەی وەزارەتی ناوخۆ لەوانە بۆ بە 1000 پێی بفرۆشایە بە 2000 بۆ چونکە نرخی خاوەنی کتێبەکەی لەسەر نەبوو کە ینی ئێمە بوو بەڵامەوەی ساباسەکە ڕەنگە بگاتە 10,000 من ئەڵێ ئەگەر بێت و نرخی با من لەسەر ئەم نرخی جەنابەت و کاگەیوسف باسی کرد بەلای منەوە ئەگەر ئێستا کە بۆتە 300,000 بەو 300,000 شۆفێر بە کواڵەتی دروست بێ ببێتە شۆفێریی ڕاستەقینە پارێکی زۆر نییە بۆ هاوڵاتیان ئەمە ڕای شخصیمە خاڵی دوو پارەی تر لە شوێنی ترەوە دێ بام شتانە بڵێم یەک دایان ناوە هەموو ڕاهێنەرەکان هەموو ساڵێ ئەبدەیت بکرێن بەمەرجێ لە وڵاتانی پێشکەوتوو ئەبدەیتکردنەوەی ڕاهێنە 4 ساڵ جارێکە یاخود لەو کاتەیە یاسایەکی تازە یا هەندێک ڕێنمایی تازە دەربچێ ئەمە کراوە بە ساڵێ لەوانەیە بڵێ ئینجاقەچێ کە ساڵی جارێ زۆر باشە دوو پرسیارم هەیە لێرەیە پرسیاری یەکەم ئەمە بە خۆبەخش ناکرێ هەر ڕاهێنەرێ ئەبێ 210,000 بدە ئێمە 1000 ڕاهێنەرمان بەلای کەمەوە هەیە زەربی 210,000کە چەند پارە دەرەچێ ئەم پارەیە پرسیاری من حسابێکی بکەم 210 زەربی 1000کە بەلایەنی 50 میلیۆنە باش ئەم 250 میلیۆنە پرسیاری من ئەوەیە بۆ کێیە بەس بە تاقی تەنیا بۆ کۆمپانیاکەیە ئەی باری گشتی ئەی حکوومەت ئەو هەموو ماندووبوونەی کە زابتەکان کردویانە بۆ ئەوەی ئەم سیستەمە باگەرەوە بێوەێتە گیرفانی کۆمپانیاکە ئەمە خاڵی یەکەم باشە کێشەی ماتۆرمان هەیە لە هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ بڕیاری داوە ئەبێ لەم ماوەی 6 ڕێک بخرێتەوە ئەوە ڕێخرێت کاوە ڕێخرێتەوە لەگەڵ ئەوەی کە هێشتا ڕاهێنەری ماتۆر ئەوەندە پێ نەگەیشتووە ئەوەش سەرچاوەیەکی دارایی زۆرە بە هەزارەها ماتۆری دلیڤەریمانەیە ئێمە لە کوردستان باشە بۆ ڕێخستنەوە زۆر باشە بەڵام پرسیاری منەوەیە یەکەم ئایا کواڵەتی هەیە و دووەم پارەکەی بۆ چیەیە خاڵی سێهەم ئەوە یانەوەی کە هەر پەیوەندی بەم مەسەلەیە هەیە بیرۆکەیەک هەیە بەرگوێم کەوتووە ناتوانم پشڕاستی بکەمەوە بەس بەرگوێم کەوتووە کە لە قۆناغی داهاتووە وا دەکەن هەر کەسێ لەوانەیە مۆڵەتی کۆنیان دەرهێناوە کە مۆڵەتەکەیان بەسەرە چێ دێن مۆڵەت تازە دەکەنەوە چەند سەعاتێ بە پارە بخوێنن اینجا شۆفێری دائیرەکان چەند سەعاتێ بە پارە بخوێنن ئایا حکوومەت پارەکەی ئەدا یاخو شۆفێرەکە واتە ئەمە بەگشتی پرۆژەیەکی دارایی گەورەیە من لە دژی نیم بۆ ڕێخستنەوەی هاتوچۆ لە کوردستان بەڵام بۆ گیرفانی خەڵک زەڵامەند دەبێت و داهاتەکەشی ناگەڕێتەوە بۆ حکوومەت ئەمە گرفتە گەورەکەی زۆر باشە کاک یوسف یانی ئەمەی کە مامساڵکەوت باسی کرد ئەمە گرفتێکی گەورە دروستەکات بۆ خەڵک یانی وەکو جەناب دووت دێمە هەموو شتەکانمان خەریکە دەدرێتە دەستی کۆمپانیا یعنی خەڵکیش گیرفانی بەتاڵە ئێگەر وا بێ ئەمان لە هەموو لایەکەوە لە هەوڵی ئەوان کە چۆن گیرفانەکە زیاتر بەتاڵیکەنەوە بۆ نمونە کەسێ 20 ساڵەمە پێش مۆڵەتی دەرکردو جارێکە تۆ بیبیتۆ بەر خوێندن و تەنها لە بەرەوەی پارەی لێ بکێشیتەوە یا کەسێک 300-400,000 سەرفەکات تا مۆڵەتێک دەرکات کەچی ئەگەر خۆ لە تاقیکردنەوەکان شاد دەرنەچوو جارێکە ئەبێ پارە باتەوانی مامسا ئەمە گەروا بڕاخۆ تا مۆڵەتێک دەرەکا خۆ کابراگە دەری نەچێنێت بێ پارەکە زیاترگا خۆگاتە نزیکەی ملیۆنە دینار بە تەکیدەوە کاگ سامانجان بارگرانێکی زۆر دەکەوێتە سەر بەڕاستی ئەوانەی ئەو فێرخوازانەی کە دەیانێت مۆڵەت وەرگرن بەڕاستیەکە ینی دەکرێت کۆمەڵی میکانیزم بگرنە بەر یان چارەسەرێکی بۆ بدۆزنەوە بتوانن کە کاریگەری لەسەر داهاتی تاگ نەبێ بەڕاستی یان ئەو کەسە ئەو فێرخوازانی کە ئەیانەیە مۆڵەت وەرگرن لەگەڵ ئەوەشدا کە ئێستا ئەم وەکو کاکەڵکەوت جوانشی کردەوە شتەکان ئەڕوا وردە بە تەدریجی بەڵام ئەوەی کە هەشە لە ئایندەدا ئەوانەی کە ئێستا سەرپێچێکی زۆرمان هەیە لە هەرێمی کوردستاندا کە تۆمار دەکرێت ساڵانە
ئەلەو سەر پێچیانەشدا هەمیسان ئەمانەش دەنێرێنەوە بۆ ئەوەی کە چەند سەعاتێک وەربگرنەوە بڵین کابراایەک بۆ نمونە سەرپێچی مۆبایل دەکا ئەو مۆبایلە دەینێرێتەوە هەمیسان لە بڕۆ 3 ساعتی کە وەرگرەوە ئەم 3 ساعتە تۆ پێویستە هەمیسان پارە بدەیتەوە کابراایەکی کە بە واتە چۆن خواوم بۆ ڕووسەرەوە کاکێ محەممەد واتە پێش دەرێنانی مۆڵەتەکەی ئەڵێم ئەو کەسانەی ئەوەی مۆڵەتی هەیە ئەوەی مۆڵەتی هەیە ئەوەی مۆڵەتی هەیە ئەوەی مۆڵەتی هەیە ئێستا ئێمە بەڵێ فەرموو ئێمە ئێستا لە هەرێمی کوردستاندا زیاتوانی زیکەی 2 ملیۆن ئۆتۆمبیلمان هەیە باش شوفێریشمان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا ئەمانە کە یەنە سەرجادەکان کە دێن لەبەرەوەی ئەو وشیاری هاتوچۆییان وەرنەگرتووە لە نووسنگەکانەوە بەڕاستیەکەی شارەزایەکی ئەوتۆیان نییە لەسەر لێخوڕینی ئۆتۆمبیل لەسەر شەقامەکان و هەر ئەوە شەوای کردووە کە ڕێژەی ئەو ڕوودا و سەرپێچانەمان لە هەرێمی کوردستاندا ساڵ بە ساڵ بە زیاد بنوڕوە کاتێک کە سەرپێچەکان زۆر دەبێ لە ئایندە داوای لێدێ ئەڵێ ئەم کەسانی کە بڕین سەرپێچیەک دەکا بەکارێنانی مۆبایل لە بەڕێوەلاتی هاتوچۆوە ئەبێ بنرێتەوە 2 سعات یان 3 سعات چەند کاتژمێرە کە بۆی دیاری دەکرێتێتەوە بۆ ئەو ناوەندە هەمیسان کە دەگەڕێتەوە بۆ ناوەندە دەبێ هەمیسان پارە بداتەوە ئەم پارەیەش زۆرە 1 نییە 2 نییە 3 نییە 4 نییە یعنی ئێمە نزیکە ئێمە 2 ملیۆن و نیو شوفێرمان هەیە تۆ ئەبێ حسابی 2 ملیۆن و نیو بکەی حسابی ئەگەر 1000 دیناریش بکەی بزانێت چەندەیەکە کاتچەند بە 1000 دیناریش نییە بڵم کاتژمێرێک بە 1000 دینار بێ بۆیە ئەمانە پێویستی بە ئەوەیە کە پێداچوونەوەیکی زۆر جدی لێ بکرێ کە بەرژەوەندی گشتی تیادا ڕەچاو بکرێ بۆ ئەوەی کە هیچ کەسێک نە کۆمپانیاکە زەرت بکە و نە خەڵکیش زەرت بکە بەڵام ئەکرێ با بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ بەڕاستەکەی خۆی سەرپەرشتی ئەمە بکایە وەزارەتی ناوخۆ خۆی سەرپەرشتی کات و ئەفسەرێکی زۆرت هەیە ناوەند شوێنێکی زۆر باشت هەیە لە بەڕێوەبەرایەتەکان بینای باشت هەیە وەکو چۆن جارانەکرا بە هەرواش بێ بەڕێی من ئەمە ڕێی خۆمە ینی بەڕاستیەکەی بەڵام کۆمپانیا بۆ شەگەڕێتەوە بۆ حکومەت و ناچێتە گیفانی کۆمپانیا یا شەخسێکەوە ئەوەیە کە تۆ ئێستا و کاتە کە تۆ بوو بەهینی حکومەت و ئەو دەخلە دەگەڕێتەوە بۆ حکومەت ینی ئەو کاتە تۆ توانێت پێداویستەکانی هاتوچۆی پێ چاکە ڕێگاوبانی پێ چارەسەر بکە هێمای بۆ زیاد بکە لەسەر شەقامەکان بەڵام کاتێک کە تۆ بۆ تەنها شخصێک بوو یان بۆ ناوەندێک یان بۆ کۆمپانیایە بوو تۆ ناتوانانی سەرپەرشتی و ئیشە باشی بکەی بەڕاستیەکەی بەڵام ئەگەر لە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ خۆی سەرپەرشتی ئیشەکە بە لەژە دەستخۆیان بێ ئەو کاتە وەزارەتی ناوخۆ لیجانی هەیە بەردەوام چاودێری دەکا و ئیشەکان بەڕێی من زیاتر ژەوانەی باشتر بڕوە باشە ئەی کاک محەممەد ینی بۆ نموناوەی کە تۆ باسەکەی ئەم باشکردنی کوالێتی وەروەها وانەوتنەوەکان ئەمە کاریگەریە بێت لەسەر کەسی شۆفێر کە ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکاتەوە یا ئێمە تەنها ئەمە قسەکەین یا دیراسەیەکمان کردووە یین لەسەر مەبنای ئەم دیراسەیە لێکۆڵینەوەمان کردو دەڵێن بەڵێ ئەگەر ئەمانە زیاد بکرێ ئەو کاتە کوالێتی شۆفێر باشترە بێ و ڕووداوەکانش کەمترە بێتەوە کاگە سامانجان زۆر شت هەیە تۆ توانی لەم لێرەیە جێ بکەیتەوە بۆ ئەوەی کە بتانی چارەسەری کێشەکانی هاتوچۆ بکەیت بەڵام بەداخەوە ئەوەی من تێبینیم کردووە هەتا ئێستا لە بەشی مۆڵەتدا چ وەکو ئەو ناوەندەی کە دروستیش بۆ کە سەرپەرشتی دەکات تا ئێستا واتا بڵێم ڕەوشی ڕێگا هیچ وانەیەک لەسەر ڕەوشی ڕێگا نەخوێندراوە ئێستا ئەگەر کابرایەک شارەزایی هاتوچۆیی هەبێ وشیاری هاتوچۆیی هەبێ سەرپێچی کەم ئەبێتەوە ڕێژەی ڕووداوەکانیش کەم بێتەوە بەڵام تا ئێستا ئێمە شتێک نییە دەرسێک نییە کە لەوێ بخوێندرێ بە ناوی ڕەوشی ڕێگاوە یان وشیاری هاتوچۆییەوە ئەمانە بۆ ئێمە گرنگە یان لە جیاتی ئەوە ئێمە ماتوانی هەوڵ بدەین بۆ ئەوەی چارەسەری کێشەکانی هاتوچۆ بکەین خاڵبندیەک دروست بکەین لە دەرهێنانی مۆڵەتە وەکو چۆن لە وڵاتانی دەرەوەدا کات ئێسا بۆ منە لە وڵاتی بەریتانیا لە زۆربەی وڵاتە ئەوروپیەکانیشدا کاتێک کە مۆڵەت وەردەگری 12 پوینتت پێدا ئەم 12 پوینتە جارێکە لە مۆبایلێک بەکاردێنی ڕەنگە 3 پوینتت بڕوە لەگەڵ 200 پاوانیشت لێ سزا دەدرێ ئەگەر ئێمە ئەمە بکەین ئەمەمان بێنایەتە ناو مۆڵەتەکەەوە من ئەمتوانم بڵێم چارەسەرەکان زۆر باشتر ئەبوون و کێشەی و گیرگفتەکانی ڕەنگە باشتر بووبایە تا خاڵبندیەکەش نەکرێ بەڕاستی ئێمە ناتوانین چارەسەری و کێشانە بکەین زۆر باشە کاک هەڵکەوت ینی لە ناو یەکێک لە خاڵەکان تۆ باست کردووە پێشتر خۆتە زانی ئێسا ینی هەرێمی کوردستان زۆر کراوەتەوە لە ڕووی شۆفێری خانمانەوە ینی هەر خانمێک کە ئەچوو خۆی فێرەکرد لە نووسنگا بۆ نمونە خۆی فێری شۆفێریە کرد و مۆڵەتەکەی دەرێنە بەڵام بەپێی ئەمەی کە تۆ نووسی وتاڵێ لەمە و دووە گوایە هەر خانمێ دەیەوێت مۆڵەت دەربێنێ ئەگەر شۆفێرەکە پیاو بێ دەبێت کامێرەی چاودێری لەسەر بێ یا ئەگەر بۆ نمونە یا دەبێت خانمێ بێ
بابن ئەم دوو خاڵە ڕوون بکەمەوە کە دوو خاڵە ینی لە دژی مافی مرۆڤە. خاڵی یەکەم ئەوەیە کە دەڵێ پێویستە لە ناو ئۆتۆمبیلەکانی ڕاهێنانی شۆفێریدا باش کامێری تیابێ بەدەنگەوە. یەکەم ئەمە کاڵی کامێری تیابێ بەدەنگەوە تۆ کەسێ سوارە بێ دەشێ خانم بێ دەشێ پیاو بێ یا هەر کەسێکی دیکە بێ ئایا وەزارەتی ناوخۆ یا ئەو کەسانەی ئەم ڕێنمایەیان داناوە بە وردی دیراسەی ئەمەیان کردووە کە سوودبەخشە باشە وە زیانی گەوری لێ ناکەوێتەوە. من نمونەیەگەێنمەوە کامێرەیەکی تایە ئەفسەرێکی شۆفێری تاقیکردنەوە بە خانمێکەکە باش ئەم خانمە کە ئەزانێ لە لێخوڕینەکەیە باش نییە باشە و ئەشێ دەرنەچێت لە ئیمتحانەکەیە لە پڕ لە کامێرەکە خۆ کامێرەکە ئەوەندەی نییەکەین بێ دەستی ئاوای دەکا ئەوە چیەکەی بەڕێزم ئەوە چیەکەی وە دەستم بۆ درێژەکەی بۆ وا دەکەی ئەمە کێشەی کۆمەڵایەتی لێکەوێتەوە. واتە سوودی ئەم کامێرەیە لە ناو ئۆتۆمۆبیلی فێرکردنی شۆفێری چییە و ئایا ڕەزامەندی ئەو کەسانەتان وەرگرتووە کە سوارە بێ پێڵەی من ئەم کامێرەیەم داناوە تۆ بۆت بکوژێنینەوە یا ئەبێ داگیرساو بێ چکە لە وڵاتانی پێشکەوتوو وەکو وڵاتە دواکەوتەکانی ئێمە نییە کە شار بۆتە بیگ برازەرێکی گەورە. یعنی من ئێستا لە ماڵی خۆمانەوە دەرچم بچم بۆ هەولێر هەموو دەستگا ئەمنیەکان چ لە سلێمانی چ لە هەولێر ئەزانم من لە سلێمانیەوە چم بۆ لای کێ ئەمە بیگ برازەرێکی گەورەیە. یعنی ئەمە دیاردەیەکی زۆ خراپە لە هەرێمی کوردستان هەیە بە ناوی پاراستنی ئاسایشەوە. ڕاستە پاراستنی ئاشایشە بەڵام تەعاداکردنیشە لە ئازادی تاکەکانی ئەم کۆمەڵگەیە. خاڵی دوو ئەڵێ لەمە دووە هەر خانمێک مۆڵەتی شۆفێری بیەوێت دەربێنێ ئەبێ لەگەڵ ڕاهێنەرێکی ژنابێ. ئەگەر ڕازی نەبوو حەزی کرد لەگەڵ ڕاهێنەرێکی پیاوا بێ ئەبێ دوو مەرجیتیابێ یا ئەبێ فێرخوازێکی وەکو خۆی ئافرەت لەگەڵا بێ یا ئەبێ کەس و کارێکی خۆی لەگەڵا بێ. من پرسیارێکەکەم ئێمە لە دەوڵەتێکی ئەلمانیا دەژین یا لە سعودیە دەژین. ینی ئەم ڕێنمە باڵەکەم ڕوونکەمەوە. ینی ئافرەتێک تا ئێستا لە کوردستان بە تایبەتی لە شاری سلێمانی من قسا باش ئەو مۆڵەتی با بڵێن سیستەمی کۆنی دانیمارکی و ئەمانە بە هەزارەها ئافرەت و خانم لەم شارەدا بوونەتە شۆفێر بەدەگمەن ئەگە جۆمان لەوە بوو بێخوانە خواستە ئافرەتێ کێشەیەکی توش بوو. منویستمەوە پرسیارەکەم ینی تۆ ئەم بڕیارە دانانی دەرکردنی ئەم بڕیارە ئەبێ ینی لە سەرچاوەکەی لە کۆمەڵێک کێشەوە دوو سەرچاوی هەیە یا ئەوەتێ ئەوانەی ئەم ڕێنمایەیان نووسیوە خەلفێتێکی مەزهبی ئاینیانەیە ینی بۆ پاراستنی دین و دنیای خۆیانە بۆ معنایە بێڵێم ناشێ سیستەمێدا بنێ و دین و دنیاکەی خۆی لە ناو ئەمە کۆمپانیەکە دایناوە من نازانم کێ دایناوە ئەڵێم ئەوەی کە دایناوە دەستدرێژێ بۆ ئازادی ژنان و پێویستە یەکێتی ئافرەتان یەکێتی ژنان هەموو ڕێکخراوەکانی ژنان بێن ئەم خاڵە قبول نەکەن لەبەرەوەی ئەمە بەڕوونی دەڵێ وەکو ئەوە وایە جارانیان و کە یەکێ بیویستە خانم بێ پاسپۆرت دەربێنێ سەفەرێ بکە داوایان نەکرد وەلی ئەمری لەگەڵا بێ تێگەی ئێستاش وەکو ئەوە وایە ئەڵێ یا بێ خانمێکی ترە لەگەڵا بێ یا ئەوە تا ئەبێ کەسوکاریی خۆتە لەگەڵا بێ. ئەمە مەسەن یەکێکە لەو خاڵانە یەک دوو خاڵە هەیە کاک ینی چەند تێبینیەکە دەری بڕم. یەک ئەم کۆمپانیایە ینی ئەم ڕێنماییە زۆر دڵی ئەم ناوەندەی ڕاگرتووە. جۆن یەک ئەڵێ هەر ناوەندێکی تر لە هەرێم دروست بێ باش پێویستە ئەوانەی دەرسی تیا دەڵێنەوە جگە لە ناوەند لە خاوەنەکەی ینی ئەمەی ئێستا جگە لە خاوەنەکەی ئەبێ هەموو ئەوانە ماجستێر و سەروتریان هەبێ. باشە من پرسیارەکە ئەڵێم لە بواری هاتوچۆ لە چ وڵاتێکی دنیا ئەوانەی کە ئەچن دەرسەڵێنەوە وەکو ڕاهێنەر مەرجەکە مەرجی ماجستێر و دکتۆرا و ئەمانەیە. یەکەم من بۆ خۆم علامەتی پرسیارم لەسەر بەشێ لە ماجستێر و دکتۆرا نامەکانی هەرێمی خۆمان هەیە لەبەرەوەی بەشێ لەوانە کە دروست بوون ئەزانین هەندێکی بە پارە دەرهاتووە هەندێکی خەڵک بۆیان نووسیونەتەوە هەندێکیان بە پاڵپشتی حیزبی پاڵیان پەیوەندراوە تێگەی و ئەمە بۆ خۆی مزداقیەت تێنادا بەوەی مادەم ئەو کەسە ماجستێری هەیە یعنی زیرەکترە لە کەسێکی بە ئەزموو. ئەمە خاڵێ. خاڵی دووهەم ئەڵێ ئەم ناوەندە بۆی هەیە هەم شۆفێر دروستکە و هەم ڕاهێنەر دروستکە. یعنی ئەتوانێت وەکو شۆفێریش کۆمەڵێ لقی هەبێ لە شارەکانە و ئەمە وا دەکا مەسەلەن لە شاری سلێمانی ناوەندی تۆتاڵ چەندین نووسنگەی هەبێ ئەو نووسنگانە سەر بە ناواتە ئەمە منافەسەی احتیکاری دروست دەکا. یعنی وا دەکا من یەک نووسنگەم هەیە بەڵام تۆتاڵ دە نووسنگی هەیە لە سلێمانیە
ئەمەش ینی پێشبڕکێی دادپەروەرانان دروست ناکە. خاڵێکی تر مەرجی ئەوەی داناوە کە وەک وتمان ئەو کاتە ساڵی جارێ ئەبێ ڕاهێنەرەکان ئەپدەیت بکرێنەوە. پرسیاری من لێرەدا ئەوەیە ئەی ناوەندەکە بۆ خۆی و ئەو مامۆستایانەی کە لەگەڵیان و ڕاهێنەر دروست دەکەن چێ ئەپدەیتیان نەکاتەوە؟ ئایا وەزارەتی ناوخۆ ڕێنمایەکی هەیە بۆ ئەوەی بڵێ ناوەندی تۆتاڵ و لەگەڵ ڕاهێنەرەکانی ئەبێ ساڵی جارێ ئەوانیش خەڵکانی شارەزا لە دەرەوەی وڵات بانکەین یەکەم بزانین ئەو ڕاهێنەرانەی دروستی کردووە کوواڵەتیان چۆن یاوە تا بێ خۆی ئەوەنە زۆر سپۆر بێ کە پێویستی بە ڕاهێنەر نەبێ. ئەمە خاڵێکی تر کە زۆر گرنگە کاکەین لە هەموو دنیادا ناوەندی پەروەردەکردن کەسەکە پەروەردەکە لایەنی پەیوەندیدار ئیمتیحانیانەکە. بەڵام لێرەدا ناوەندی تۆتاڵ بۆ خۆی دەرسی ژەڵێتەوە بۆ خۆی ئیمتیحانی بڵێن فێرخوازەکانی ڕاهێنەری دەکا. باشە من پرسیارەکەم ئەوەیە ئایا ئێمە لەو کەسە با بڵێن زۆر بەویژدان و بێلایەنانەین کە هێنین ئەگەر خەوشیە لە دەستگاکەی خۆمانە هەبێ حکومە دەین بەسەریا وڵای ئێمە 50 خراپ بووە مەرجیان داناوە بۆ نووسنگەکان ئەگەر تۆ بێی بۆ دەورەی ڕاهێنەری باش نەبی ئەوەندە ڕاهێنەر لێکەم ئەین فێرخوازە لێکەمەکرێتەوە وردە تا مۆڵەتەکەینەکەی لە دەزەدا ئەی زەحمەت نەبێ پرسیارەکەی من بۆ ناوەندی تۆتاڵ چێ دێنێ بە دوواداچوون و لێکۆڵینەوەی لەگەڵا دەکا بۆ ئەوەی کواڵەتی ئیشەکە بەرز بکاتەوە. زۆر باشە کاک یوسف بازیانی ئەگە پێم بڵێ ینی من پرسیارەکەش هەر دوایی لە تۆ یەکەم وڵاکە هەڵکەوت ئەم نووسنگانەی کاتێ چی لێوەکو خۆی مێنێتەوە ینی ئەم نووسنگانی کە ئێستا هەیە ئەم کۆمپانیایە ڕێکیانە خاتەوە و ڕەنگە خۆی یاسە پەرشتیەکەیان نەخی خۆی نووسنگەی دیکە دانێ. واللهی بەڕێی من کاک سامان ئێستا ئێمە لە هەرێمی کوردستاندا ئەتوانم بڵم نزیکی 2000 نووسنگەمان هەیە بەڕاستی لە هەموو شار و شارۆچکانی کوردستاندا بەڕاستی ئەگەر واش بڕوا ڕەنگە هەموو کۆنتترۆلەکانی بکرێتەوە ژێرم دەستی ناوەندە بەڕاستیەکە ناوەندەی کە ئەتوانێت ئەوێ بەڕێوە بەرێ ئەگەر وا بێ بەڕاستیەکەی هەموو شتێ بکرێتەوە ژێر دەستی ئەوان واتە و کاتە هیچ هینێک نامێنێ قورسایەکی نامێنێ و نووسنگانە بەڕاستیەکەی دەردی کاکەڵکەوت وتی تۆگە هەڵسەنگاندنێک نەبێ کێڵ لێسەنگێنە بەڕاستیەکەی یعنی حتا ئێستا ئەومان یا هاتووێنە ئەس ئەو ئەفسرانەی کە ئەچنە و لەبێشەوە کە سەرپەرشتی ئەکەن لەژێر ئەبێتە ژێر کۆنتترۆلی ئەوانەوە بەڕاستیەکەی بەڵام ئەگەر من ئێستاش ئەیڵێمەوە چەندین جاری کەژەمە دووبارە ئاکەمەوە ئەم ناوەندە بچێتەوە ژێر بەڕێوەبەرایەتی هاتوچۆکان یان سەر بە وەزارەتی ناوخۆ ببێ مرور ینی خۆی سەرپەرشتی بکا بەڕاستیەکەی بەڵام ئەگەر لە دەست دەرچوو بچوە درایە کۆمپانیایەکی کە یان ناوەندێکی کە هەر کۆمپانیایەک بێ هەر کۆمپانیایەکە بێ بەڕاستی وەکو پێویست ناڕوا بەڕێوە ئاستەی کە ئیشوکارەکانی ئێمە لە هەرێمی کورد بەڵێ وتە ویستمەوە پرسیارەکەم ینی ئەگەر بۆ نمونە لەژێر دەسەڵاتی ئەم کۆمپانیا بێ زۆر جار من بیستومە دەگوترێ ینی ئەو کەسانە ئەفسەرانی کە چنەوێ بۆ تاقیکردنەوەی پێدانی مۆڵەتی شۆفێری ینی ئەکرێت لە ڕێگەی نووسنگەکانەوە بڕێک پارەبەی تۆ دەرچێنێ ئەوە نەبێ بکەوی ینی ئەمەش جۆرێک لەم گەندەڵی تێ بخزێت بە پارە تۆ بتوانی مۆڵەتی شۆفێری دەرکەیت و کەوتنوشتی تیان نەبێت. بەتەکی زۆر شدر بێ وەڵی من قەناعەتم هەیە جاران ڕەنگە جاران زۆر باشتر بۆ نووسنگەکانی فێربوونی شوێری بەڵام ئەگەر بە دوایەچوونێ بۆ نووسنگەکانی فێربوونی شوێری بکرێ بە جددی لەلایەن وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتەکانی گشتی هاتوچۆ سەرپەرشتیان بکە بەردەوامی بەڕێی من نووسنگەکان مانەوەی نووسنگەکان زۆر باشتر بێ بەڕاستیەکەی و ئیشوکارەکانیش باشترە ڕواچووکە ئەو کاتە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ سەرپەرشتیانەکەن بەڕاستی ئەو کەسانی کەوانەکانیشانەوەتەوە جاران هەر ئەفسەرەکان بوو یان ئێستا توانی تۆ شارەزاکانی بواری هاتوچۆش بخەینێتە ناو ئەو وتنەوەی وانەکانە بەڵام ئێستا ئەم کۆنتترۆلی هەموو شتەکانی بۆ خۆی کردووە واتە هەم لە دەستی پۆلیسی هاتوچۆی دەرکردووە هەم لە دەستی شارەزاکانیشی دەرکردووە بەڵام ئەگەر دەستە جەمعیەک هەبێ بە کۆ بمانتوانایە هەمومان بتمانتوانیا چارەسەری کێشەی هاتوچۆ بکەین بەڕاستی چکە بواری هاتوچۆ ئەمڕۆ بوارێکی زۆر فراوانە و کێشەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستانیشدا زۆر گەورەیە یعنی تۆ بە ئاسانی باسی مەکە تۆ هەموو ساڵێک ئێمە نزیکی 1000 کەسمان بە ڕووداوەکانی هاتوچۆ بمرێ یعنی ئەمە دیارە خەلەلێک لە سیستەمەکەدا هەیە بەڕاستی ڕاستە ئەبێ کۆمەڵە میکانیزم دانانی کامێری چاودێری ئەمانە تیژڕەوی ئەمانە چ کاریگەریەکی هەبووە لەسەر کەمکردنەوەی ڕووداوەکان
ئەوە توانراوە لە ناوەندی شارەکاندا کە ئەتوانم تا حەدێک بڵێم کەمی کردوێتەوە بەڵام ئەوەی کە سلمێنراوە کە ئێستا ڕووداوەکانی هاتووە لە ڕێگاوانەکانی دەرەوە هیچ کەمی نەکردووە تەنها ئێمە لە ماوەی سێ ڕۆژی ڕەمەزاندای واتە سێ ڕۆژی ڕابردوودا دە کەسمان بە ڕووداوی هاتووە لە هەرێمی کوردستان ئامردووە واتە ئەمە ئەوەمان پێ دەڵێ کە ئێمە هەم ڕۆژانەمان سێ تا چوار کەس بە معادلی بە ڕووداوەکانی هاتوچۆ مرن بۆیە پێویستە بە جددی کار لەسەر ئەمە بکرێ یعنی کارێکی جددی بۆ بکرێت بۆ ئەوی بتوانرێ کێشەکانی هاتوچۆ قەتیز نەکرێت لە شوێنێکدا لە کۆمپانیایەکدایان لە ناوەندێکدا بەڕاستیەکەی بۆی بتوانن بە هەمومان چارەسەری کێشەی هاتوچۆ بکەن چونکە ئەوە ئایەکێکی بەرپرسیارەتیە بۆ مێژوو بەڕاستیەکەی بۆمانەمێنێتەوە یعنی وەکو وتم ئێستا ئێمە کە ساڵی 1000 کەسمان بمرێ و 1000 هەر کەسەکە نییە یعنی بە هزارها خێزان سەرگەردانە بن بە سەدان منداڵ بێباوکە بێ ئەمە کاریگەری زۆر لەسەر هەتا کاریگەری کۆمەڵاتیشی لە دوورسەوە بەڕاستیک باشە بۆچی وەڵا بن ئەگەڕێ بەس هەم پرسیارش لێکم تێ دەرفە بە جەناب تێبەوە کاگە یوسف ینی من بەڕاستی پرسیارەکەم ئەوەیە بۆچی حکومەت دیێت ئەم هەموو کارەیاتە دەستی کۆمپانیایە ینی لەمە بەڕاستی من تێناگەم بۆچی ئەخۆی ئەو پرسیارەش لای ئێمەش هەر ئەوەیە بەڕاستیەکەی بۆ لە بوارەکەیان وەڵا بێت تۆ پێم بڵێ لەبەر ئەمەیە بزانم ئایا داهاتەکە منە زۆرە شەریک و شەریکاری تایات چییە؟ من ئێساک نمونەیەکت بۆ دێنەوە کاک سامان من لە ساڵی 2012 یا بۆ 2013 داوای پەیمانگایەکەم کردەوە پەیمانگای وشیاری هاتوچۆیی لە کوردستاندا دابدرێ نووسنگەکانیشی لە هەموو شارەکاندا هەبێ وتوانیتم بڵێم ئەتوانم کە بە 40 سعات کەمتر نەبێ وتنەوەی وانەکە 800,000 دیناریشمان دیاری کرد یعنی بۆ 40 سعات 800,000 دینارمان دیاری کرد دوای لیجانی و لیجانکاری و وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆ بەکۆ هەمویان پێیان باش بوو پێیان پەسەند بوو بەڵام لە ئاخریشدا هەر نەهاتنە ئەوەی کە بێن بیدەن بە ئێمە گەریبمان کرێ بۆ ئەوەی کە من گوتم 800,000 دینارەکە بۆ 40 سعات زۆر باش بوو بەڵام ئێستا تۆ بۆ چەند سعاتێک و یعنی ئەو کاتە پیان وا بۆی تۆ زۆرە دینارەکە زۆرە بەڵێ پیانە بۆ پیان ئەوە وا بوو کەوا زۆرە و هینا بۆ 40 سعاتیش بوو ئێتباشە تۆ 40 سعاتەوە کە فێرخوازێک دێنیت وانەی پێبووتەوە 40 سعات پێی بڵێتەوە ئەوانە جیاوازیەکان گشتی پێبوترێتەوە وشارەکانی هاتوشوی پێبوترێتەوە لایەنی هەموو ئەو کێشانی کە بنە هۆکار بۆ دروستبوونی ڕووداوەکانی هاتوشوە پێی بڵێتەوە بۆ 40 سعات زۆر باش بوو چکە تۆ بە 40 سعات توانی شوێرێکی لێ دروستکەی بەڵام تۆ ئێستا بۆ چەند کاتژمێرێک بۆ 10 سعاتیان بۆ 12 سعات ناتوانی فێرخوازێک پێی بە شوێرێک و بێنیتە سەر شەقام زۆر باشە من ئەو پرسیاری کە جەنابەوەتێ سەبارەت بە نووسنگەکان یەکەم ئەوەی کاگیوسف دەیڵێ ئەو دەڵێ ئەمە بە نرخێکی هەرزان هاتوین و قبول نەکراوە منیش لە سەرەتایەوتم ئێمە بە بەلاشیش هاتین وتمان زابطەکانتان بۆ پەروەردەکەین کتێبەکانیشتان بە بەلاژ دەدەینیە بەس ئەوەیە سیستەمێکی تۆکمەدانن بە هاتوچۆ خۆی سەرپەرشتی بکە و پارەکەی بۆ گیرفانی عام بگاڕێتەوە قبول نەکرایانی نە بە پارەیەکی کەم نە بە بەلاشیش قبولیان نەکرد مەسەلەی نووسنگەکان با من پێت بڵێم ئاڕاستەی ئەمە بەرەو چۆڕ بۆ کوێڕەوە ئاڕاستەکەی ئەوەیە لە داهاتووە ئەو زەهرەتن نیلەی ئێمە لە دژی وەستین کە کۆمپانیایەک بوو کابرایەکی مصری و ئیماراتی هاتن لە هەولێرەوە وای لێ بکەن ئەم ڕاهێنەرانی کە ئێستا هەن ببن بە مۆزەف لە لای زەهرەتن نیل باش ینی ئەو ماگانەیان بداتێ سیارەکان هینی زەهرەتن نیل بێ و ئەمان بێنن ئیش بکەن ماگانەیەکیان هەبێ بەپێی ئەو ماگانەیە بڵێن فێرخواز پەروەردە بکەن پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە ئەو نەخشەی ئێستادایان ناوە چەند مەرجێکیان داناوە بۆ ئیش و کارەکان بە ئاراستەی ئەوە دەڕوا لە داهاتووە کۆمپانیای زەهرەتن نیل بە ناوێکی ترەوە دروست بێ یعنی هەموو ئەم ڕاهێنەرانی کە هەمانە ببن بە ڕاهێنەری ناوەندێکی دیاری کراوە چۆن یەک مەرجی ئەوەیان داناوە ئەو کەسەی ئەیەوێ ڕاهێنەری پراکتیکی بکە ئەبێ لە شادی شەشی ئیبتیدایی کەمتری نەبێ ئەوەی کە ئەبێتە مامۆستایی با بڵێن نەزەری ئەبێ لە شەش ئامادەیی کەمتری نەبێ پرسیاری من سەبارەت بەمە یەک لە هەموو دنیا داشتێ هەیە پێی دەوترێ درایڤینگ ئینستراکتەر درایڤینگ ئینستراکتەر کێیە کەسێکە یا ڕاهێنەرە یا مامۆستایە ینی ئەم دوو ناوە ئەگەیەنێت وەختی خۆی ئێمە لە سیستەمە دانیمارکیەکە ڕاهێنەرمان بەڵام لە وڵاتانی پێشکەوتوو کەسێ نییە پراکتیکی فێرکا و کەسێ بڕوان نەزەری فێرکە ئەو کەسەی کە ئینستراکتەرە خۆی هەم نەزەری دەڵێتەوە هەم عملی بە فێرخوازەکانی خۆی دەڵێتەوە و ئەبێ ئاستی خوێندنی لە شەشی ئامادەیی
کەمتر نەبێ و من پێم سەیرە لە ڕێنمایەکی وایە باسی شەهادەی شەژەکە لە کاتێکا شەهادەی شەژ نەماوە بە کەلۆری شەشی ئیبتیدایی نەماوە شتێ نییە ناوی شەهادەی شەشی ئیبتیدایی وێ ئەمە خاڵی یەکە واتە ئەمەیان داناوە خاڵی بەپی ئەم ڕێنماییە لەم نە شاری سلێمانیە دەڕاهێنەر پەیوەندی پێوە کردوم لە کارەکەیە خەن لەبەرەوەی چی لەبەرەوەی شەهادەی شەشی ئیبتیدایی نیە لە کاتێکا بەس عملیەکاڵێتەوە من لە دژی ئەوە نیم کواڵەتی بەرزکرێتەوە بەڵام ژیانی ئەم چەند کەسە لە ساڵی 2005 و 6ەوە لەسەرەوە ئیشەیە تۆ یەنێ مەفڕەیە دەیتە دەرەوە یا لە کاتێکا ئەبێ زەمینەی بدەیتێ بڵێ بڕۆ لە ماوەی مەسەلەن بۆ نمونە 5-6 مانگە یا ساڵێکە ئیمتیحانی خارجی بدە یا شتێ بکە و شەهادەکەم بۆ بێنەوە بەردەوامە لەسەر ئیشەکەی خۆت ئەمە خاڵی یەک خاڵی دوو ئەڵێ هەر کەسێک کارمەندی حکومی مەدەنی یا سەربازی بێ بۆی نییە ڕاهێنەری بکە بۆی نییە ڕاهێنەری بکە و ئەوەی ئیستا هەیە ئەبێ لە ماوەیەکی دیاریکراوە بکرێتە دەرەوە ئەمە هەمووی سەبارەت بە استراتیجەکەی کە پێم وتی ئەبێتە یەک ناون ئەیەنێ چیەکە پرسیارەکە ئەوەیە من لە دانیمارک لە وڵاتێکی پێشکەوتوو مۆزەف بووم دەرەجەی مەعاشیەکەم دەرەجە 3 بووە باشە سەرۆکی پرۆژە بووم بەڵام لە کۆتایی هەفتەدا کە پێوتێ ڕۆژی جومعە و شەمە من تەکسیم لێ خوڕیوە نهاتوە پێم بڵێ تۆ بۆت نییە بڕۆی تەکسی لێ خوڕی 2 ڕۆژی 12 ساعتی تەکسی بەڵام لە کۆتایی ساڵە زەریبەی ئەو زیادە مەعاشە بە نسبەتێک لە منیان بڕیوەز یعنی دایان تۆ بە حکوومەت لێرەدا پرسیارەکە ئەوەیە لەم قەیرانە دارایی ئێمە هەمانە موچە وەرنەگرێ وەڕاهێنەر بێ وەڕاهێنەری بتوانێ لە دەرەوەی ئیشەکەی خۆی بەبێەوەی کاریگەری لە سەعاتی بەیانیانی خۆی هەبێ ئیشێ بکە بۆچی ئەم ئیشە نەکا پرسیاری من لە حکوومەت ئایا تەنیا ڕاهێنەرەکانن کە ئەو ئیشانەکەن بەدەیان پۆلیسی هاتوچۆ پۆلیسی تر مۆزەف تەکسی لێخوڕێ لە کوردستان ئەی بۆ مەنیعی ئەوە ناکەی کە تەکسی لێخوڕێ بەدەیان خەڵک هەیە بڵێن کارمەندە دەستگێڕیەکە بەدەیان کەس کارمەندە دوکانی داناوە یعنی ئەم مەرجە تەعجیزیەش کە دانراوە بۆ ئەوە دانراوە وردە وردە ئەم زۆربەی ئەوانە شارەزا هەر شارەزاکانی پارێزگای سلێمانین تۆ ئەیانکەیتە دەرەوە لە شوێنی ئەمە ئەو ڕاهێنەرانە دێتە پێشەوە کە ناوەندەکە خۆی پەروەردەیانەکە و وردە وردە لە داهاتووە ئەڵێ کاکە بازار گرانە و ئەوە نییە وای لێ بکەین بۆ نەیکەین بە موئەسەسەیەکی گەورە هەمومان تایدا بەشدار بین واتە ئێمە لەم هەنگاوەدا بە تەسەوری من بەپێ ئەو ڕێنماییە بەرەو مەرکەزی بوونی مۆڵەتی شۆفێری دەڕۆین و لێرەدا خاڵی مەرکەزی بوون بۆ کۆمپانیایەک نەک بۆ اینجا لێرەدا کاک سامان تامان و تۆزێ هەندێ ئیجحاف ئەکرێ بە حەقی هەندێک لە ڕاهێنەرەکانی شاری سلێمانی حەق ئەو ئیجحافە نەکرێ مەسەلەن بۆ نمونە فەرزکردنی ئەوەی لێرەوە تۆ بڕۆی ئەبدەیتی 210,000 بدەیت باش لێرەوە 500 ڕاهێنەرت هەیە بە وەجبە بیان بەی لە هەولێر لە کاتێک جاتی ئەو بێتە ئێرە بۆ تۆتاڵیش لێرە هەیە باش لێرە ناوەندی هەیە بەڵام ئەوان ئەمە بیان بۆ ئەوێ ئەمە مەترسیەکانی چییە؟ یەک ڕووداوی هاتوچۆ لە ڕێگە قاڵی دوو ئەو کەسە جگە لە 210,000ەکە ئەبێ ئوتێل بگرێ ئەبێ خواردن بخوا قاڵی سێ بەشێ لەو ڕاهێنەرانە خانمن لەوانەیە منداڵیان هەبێ لەوانەیە کەسیان هەبێ اینجا بۆ ئەوەی لەبەرەوەی نووسنگەکان ناڕۆزاییان دەربڕیوە ئمڕۆ فۆرمێکیان دروست کردووە لە فۆرمەکاڵێ وەرن ئێوە بنووسن داوا لە خاوەنی ناوەندەکە دەکەن بما معناه تکای لێ دەکەن کەوا بێ لە سلێمانی ئەبدێتەکەیان بۆ بکە زۆر سپاسی جەنابتەکەم زۆر سپاس بۆ هەڵکەوت عەبدوڵڵا شارەزای بواری هاتوچۆ کە لەگەڵم بووی زۆر سپاس بۆ یوسف بازیانی سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری سەلامەتی ڕێگاوبان لە کوردستان کە جەنابش بە شێوەیەکی ڕاستەخۆ لاولێرۆ لەگەڵم بووی زۆر سپاس بۆ هەردوولاتان زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حەوت پرسیار بەخواتان سپێرم خواتان